ئەم کاتتان باش بیسەرانی رادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە خۆشحاڵی و بە یارمەتی هەردوو هاوکارم سەرکار و دلێر لە کۆنتڕۆڵ ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین. بەڵێ بەڕێزان وەکو دەزانن بیسەرانی بەڕێز کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن وەزارەتی ناوخۆ لە عێراق بڕیارێک دەرچوو کە زۆر جارم بڕیارانە دەبنە گشتگیر و هەرێمی کوردستانی ژەگرێتەوە لەسەر یەکێک لە یاریە ئەلکترۆنیەکان ئەویش قەدەغەکردنی پەبجیە لەبەر ئەو کاریگەریە خراپانەی کە هەیەی ئەگەرچی بۆ خۆی پەبجی چەند ساڵێکی کەمە لە 2017ەوە دروست بووە بەڵام بەکارهێنەرێکی زۆر بە خێرایی بەلای خۆیدا ڕاکێشا کە دەتوانم بڵێم ڕۆژانە بە سەدان ملیۆن بەکارهێنەری هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە زۆر وڵات لە بەرکاریگەری خراپەکانی قەدەغە ئەکرێ. ئەوە بوو لە چەند ڕۆژی ڕابردووشدا بە پێی بڕیارێک لەلایەن بەغدادەوە لەلایەن یەکێک لە وەزارەتەکانەوە بڕیاری قەدەغەکردنی دراوە لەبەرەوەی سامانی نێونەتەوەی سپی دەکاتەوە کە ئەمەش دژی ڕێساکانی بانکی ناوەندیە لە عێراق. بۆ ئەم مەبەستە میوانداری یوتیوبەر و ڕۆژنامە نووس ژیار زیادمان کردووە کە لەم بارەیەوە گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێزیاکەین. کاک ژیر بەخێر بێ. زۆر سپاس مامۆستا، ئەحواڵتان دروستی تۆ؟ باشی؟ زۆر سپاس، مەمنون، سپاس بەو دەرفەتە یەکەم جارە بەشدارم لە بەرنامە، دڵخۆشم. زۆر سپاس دەکەین. ژیر یوتیوب یەکێکە لەو سایتانەی یەکێکە لەو پلاتفۆرمانەی کە زۆرترین بەکارهێنەری هەیە. ئێمە زۆر جارەڵین عاشقی یوتیوبین بە تایبەتی مناڵان، بەڵام لە ئێستادا مناڵان و گەنجان زیاتر ڕویان لە یاری ئەلکترۆنیەکان کردووە و بە تایبەتیش پەبجی. بۆ ئەوترێ پەبجی چێژ و تایبەتی خۆی هەیە. ئەم چێژە لە چیایە و جای ئەکاتەوە لەگەڵ یاریەکانی ترا؟ خۆی لە دنیا یاریکردن دوو جۆر یاریمان هەیە. یاریێکمان هەیە ئۆفلاینە چیرۆکە تۆ بە تەنیا دەیکەی دەبێتە سۆڵۆ پلەیر. ئەم جۆرە گەیمەرە هەیە بەڵام ژمارەیان زۆر نییە، بەقەت یاریە ئۆنلاینەکە. ئۆنلاینەکە منم لەگەڵ هاوڕێیەکم بێکەوە دەچین ناو یاری پەبجین بێکەوە یاری دەکەین. واتە لایەنە کۆمەڵایەتەکەی وای کردووە کە یاریی وەکو پەبجی بەو شێوازە بەناو بانک بێ، بە تایبەتیش قسەکردن لە ناو کورد بە تایبەتی لە بەشی گەیمینجی کورد قسەکردن زۆر کەم بوو. بە ئۆنلاین بتوانین لەگەڵ هاوڕێیەکت قسە بکەی و یاریش بکەیت. خۆشمان نەتەبێکی کۆمەڵایەتین گەلێکی کۆمەڵایەتین کە ئیدی پەبجی هات و ئەو بەڵێنەی بە گەیمەراندا وتی دەتوانی یاری بکەی و لەگەڵ هاوڕێەکانت بێکەوە یاری بکەی ویدی لەسەر مۆبایل نەک تەنیا لەسەر پلەیستیشن یا کۆمپیوتەر شتەکەی ئاسان کرد. ئیدی خەڵکێکی زۆر ئەوانەیەکی یاریشان نەدەکرد، گەیمەریش نەبوون، بڵێن بەو زمانە بڵێن گەیمەریش نەبوون، هاتنە ناو یاریکردنەکە. دوای بڵێن 80 بۆ 90 بۆ ئەوە دەگەڕێتەوە کەەوە شتێکی کۆمەڵایەتی بوو، وەکو کللتورێکی دەهات. من دەیکەم تۆ ناکەی عیبە بوو، دەبای هەر هەمومان بیکەین لەو تەمەنە. هەز ناکەی هۆکارێکی دیکەش ئەوەیە کە ئەم جۆرە یاریە زیاتر گشتیە، ینی جەماعیە، چەند کەسێک زیاتر بەشداری ئەەکەن. ئەمەش هۆکارێک نییە بۆ کە خەڵکی پەلکێش کرد بەلای خۆیان. خۆی یاریەکە مەسەلەن ستایلی ستراکچەر یاریەکە هەیکەلی یاریەکە وایە کە تۆ بە شێوەیەکی گشتی یاری بکەین و ئاڵ و دەشت بکات چۆن تۆ 100 کەس دەخیتە ناو نەخشەیەک لەو نەخشەیە شەڕیمانەوە لەژان دەکەی تا یەکەم دەبی. جا ئەو یەکەم بوونە ڕکابەرێک دروست دەکە کە من زۆرترین کەسم لە ناو بردووە لە ناو یاریەکە ژمارەیەک مەرەستێناوە. کەسێکی دیکە هاوڕێکەی ئەو هاوڕێکی ئەو هاوڕێکی ژمارەیەکە ڕکابەرێکی دروست کرد لە ناو کورد لە جیهانیش. ئەمڕۆ باسی کورد بکەین لە ناو کورد زۆر خراپ تەقیەوە، بە تایبەتیش بابەتی 2020 کۆڕۆنا وا کرد خەڵک لە ماڵەوە بێ، خەڵک توانین بچێتە دەرەوە لە ڕێگەی ئەو یاریە کاتەکانیان بەسەر دەبێت لەگەڵ خەڵکی قسەیان دەکرد، ڕکابەری دروست بوو لە سۆشەڵ میدیا، مارکتینگێکی گەورەی بۆ دەکرا. من قسەم دەکرد ئینگلیز دەڵێ word of mouth، من دەموت خۆشە ئەو دەیوت خۆشە و یاریە ئیدی بووە شتێکی گەورە، بەڵام کەس بیری نەدەکردەوە ئایا شتێکی باشە یاخود خراپە. ئەمە خۆی بابەتە سەرەکیەک هەیە. جا ئەو مارکێتینە ناڕاستە و خۆی وای کرد کە زۆر بەربڵاو بێت و زیاتر گەنجانیش پەلکێش بکە بەلای خۆیان. بەس لە قسەکان تا باسە لەوە کرد کە کۆمەڵێکی زۆر کەس بەشداری ئەکات، بەڵام شەڕەکەن و یەکتریە کوژن یەک کە زەمێنێتەوە. ژیر هەز ناکەی ئەم یەکتر کوشتنە جۆرێکە لە دروستکردنی توند و تیژی؟ خۆی نەک تەنیا لە پەبجی لە هەموو یاریەکان ئەو کێشەیە هەیە کە کوشتن هەیە.
خۆی یاریکردن زۆر بە یاریەکان تەقەکردنی تایە چونکە چێژ وەرگرتن لە یاری واتە تەقەکردن ڕاستە یاری چیرۆکیشمانێ بەڵام یاریش وەکو پابجی کە زۆر گشتیە و خەڵکی عام ئەتوانین بڵێن دەیکە هیچ لێکۆڵینەوەی زانستی نەی سەلماندوە تاوەکو ئێستا وەندە من ئاگادارم کەوا بابەتی تونند و تیژی پەیوەندی بە یاریکردنەوە هەبێت زۆرێک من پار وۆڵ ستریت جۆرناڵ راپۆرتی توێژینەوەی زانستی لەسەر کرد ئایا تونند و تیژی لە یاریەکان کاریگەردەکات سەر کەسایەتی ئەو گەنجە ئەو هەرزەکارە ئەو مرۆڤە بەتەمەنە هەر شتێکە لینکێکیان نەدۆزیەوە لەبەرەوەی کە تۆ سەیری فیلمێکیش دەکەی کوشتن و بڕینی تایە بەڵام مانایەوە نیە تۆ کەسێکی قاتل دەرچی سیر دەکەین بەڵام لاساییکردنەوەکەی بە شێوەیە لە شێوەکان زەحمەتە بەڵام هەر یاریێکیش دەکەی تەمەنی دەسەر نووسراوە دەڵێت تۆ لە 3 ساڵ بەسەرەوە 8 ساڵ بەسەر توانێ یاری بکەیت پابجی 8 ساڵ بەسەرەوەیە بەڵام لەبەرەوەی پارنت کۆنتترۆلی دایک و باو کۆنتترۆلی لایانی مەسن وەزارەتی ڕۆشنبیریمان وەزارەتی ڕۆشنبیری عێراق نییە بۆی ئەو یاریێک منداڵ دەیکە خۆ پابجی نابێ منداڵ بیکە سەر و 8 ساڵان لەبەرەوەی کوشتنی تایە خوێنی تایە جاگەمە بەو شێوازانە بیر بکەینەوە بەس مناڵ زیاتر بەکاریە هێنێ لە مرد منجاڵ زیاتر لە گەنجان بەکاریە خۆی لە کوردستان لە کوردستان و شەرق لە ئەوسەد ڕۆژهاتی ناوەڕاست گەنج و منداڵ زیاتر یاری دەکەن بەڵام لە جیهان تەمەنی 30 ساڵ بەسەر زیاتر باشە تۆڵی من سەرەتا لەسرم بابەتانە بۆیە هەڵوەستاکەم بۆی دوای بێمە سەر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی عێراق تۆ ئەڵەی بەپێی ئەو دیراسەی وۆڵ ستریت جۆرناڵ کە دیراسەیەکی کردووە ئەڵێت هیچ شتێکی وام دەرەنجامێکم نییە لەسەرەوەی کە ئەمە تونند و تیژی دروست بکە بەڵام ژیر زۆرترین فیدباکەکان لە ڕێی پابجیەوەی لە ڕێی یاریەکانی ترەوە نییە کە خەڵک چاولێکەری ئەکا بۆ خۆ ئینتیحارکردن چوزانم بۆ کوشتن بۆ هەموو ئەو ڕێگانەی کە جۆرێک لە تونند و تیژی تایە خۆی تونند و تیژی بۆ نمونە بە قسە دەکوترێ تونتیژی بە قسەش دەوترێ خەڵکی ئەمە تۆزێک لەگەڵ ئەو یاریە لەوانەیە زمانیان زۆر خراپبوو بێ منداڵ زمانێکی زبر بەکاربێنێ زمانێکی زۆر سەرشەقام بەکاربێنێ ئەو شتە فێر بوون بەڵام لە توێژنەوە زانستی کاتوە دەڵێ ئەو کەسانێکی یاری دەکەن خەڵکیان نەکوشتەوە تاوە کوێستە لەوانەیە کەیسی تاک هەبووبی بەڵام بەگشتی کاریگەری نەکردووە تونند و تیژی ئەگەر بگاتە سەر خوێن و کوشتن تاوە کوێستە یاریەکان نەبوونێتە ئەو سەبەبە بەڵام تونند و تیژی ئەگە بینە سەر زمان و هەڵس و کەوت ئەو شتێکی جیاوازە ئەمەش یاریەکە ئامرازێکە یاری دەڵێت تۆ تەمەنی سەر 8 ساڵان دەبێ بیکە بەڵام کە دایک و باوک ئاگادار نییە ئەو یاریە تەمەنێکی 7 ساڵان دەیکە بێگومان کاریگەری خراپی لەسەر دروست دەکات وۆڵ ستریت جۆرناڵ بە شێوەیەکی ئەکادمی لێکۆڵینەوەیان کردو لەسەر یارانەی کە بۆ سەری 8 ساڵانە کاریگەری دروست نەکردو بەڵام بێگومان ئەگەر تو یاریش سەر 8 ساڵان بۆ منە لە کوردستان یاریەکە GTA بەناوی درایڤەر لێخوڕنی ئۆتۆمبیل بینیمانە لە کوردستان خەڵک لاسایی کردوتەوە ئۆتۆمبیلی دزیوە و چەندین ئۆتۆمبیلی دزیوە لاسایی ئەو یاری کردوتەوە بۆ چکە یاریەکە بۆ سەری 8 ساڵانە باشە ئەوەیە کێشەکە ئێمە ناتوانین منداڵەکان کۆنتترۆڵکەین باشە ئەی چی ئەڵەی بۆ ئەوەی کە 100 کەس لەناو پەبجیە یاری ئەکا نۆیان نامێنن یەکێک بە زیندوێتی ئەمێنێتەوە ئەی ئەمە شەڕەنگێزی نییە بەڕای تۆ کە ئەمەش جۆرێکە لە تونند و تیژی بێگومان تونند و تیژی دروست دەکا بەڵام ئەو کەسێک یاریەکە دەکا هەست ناکە هەستی تونند و تیژی لۆ زیاد بووە هاوا هەست دەکات ڕکابەری بۆ زیاتەوە بەڵام ئێمە لە دەرەوە دەیبینین بەڵای تونند و تیژە ژیر هەستەکەم ئارەزویەکە هەیە بۆ پەبجی من پەبجی نا من حەز بە یاری ئۆنلاینەکان ناکەم بەڕاستی من حەز دەکەم یاریی سیرۆکی بکەم زمانی لێ فێر بم کللتوری لێ فێر بم چیرۆکێکی وەکو فیلمێک بەڵام یاری ئۆنلاینەکان کاتێکی زۆر بەتاڵت ینی بەتاڵ دەکە بەڕاستی هیچ سوودێکی نییە بەڵام یاری چیرۆکەکان سوودیان زۆرە بەڵام بەداخەوە لە کوردستان زیاتر ئەو شتانەی کە سوودیان نییە خەڵکی گشتی وەری دەگرن ئەوەیە کە لە کێشەکان ئەوەش دەگەڕێتەوە خەتایەکە لە ئێمە یوتیوبەر ڕۆژنامەنووسەکان ناتوانێت باشە ئەم جۆرە هەموو یاری ئەلکترۆنیەکان و بەتایبەتی ئێمە هەڵوەستەمان لەسەر پەبجیە هەز ناکەی لەگەڵ ئایفۆن و ڤێرژنە تازەکانی ئایفۆنە زیاتر بەربڵاو بۆتەوانێت بۆچی یاریکردن لە بابەتی تەکنەلۆژیش بە باسی بکەم یاریکردن هۆکاری سەرچێ بۆ پێشکەوتنی هەموو ئامێرێک گەر گرافیکی یاریەکان نەبووایە هۆڵیوود گرافیکی فیلمەکانی بەو شوێ پێشکەوتن نەدەبوو گەر گرافیکی پەبجی نەبایە ئایفۆن ئەپڵ مۆبایلێکی باشتری دروست نەدەکرد بۆ چونکە تۆ ئایفۆنت بۆ چییە یان یاری پێدەکەی یان وێنێ جوانی پێدەگری یان تەلەفۆنی پێدەکەی گەنج مۆبایلێکی باش دەکرێت بۆ ئەوەی ئێمە دەڵێن FPS واتە وێنەکان بە کواڵەتێکی بەرزتر و ژمارە وێنەکان زیاتر بێ لە کاتی یاریکردن بەس بەگشتی وانە توانیم بڵین لە کوردستان ئەو ڕۆیایە بەتایبەتی کۆمپیوتەر ئێستا بڕۆ بازاری بن سوڵتان مزەفەر لە هەولێر 199 ئەو کەسانی کۆمپیوتەر دەکڕن
گەیمەرن بۆ یاریکردنیانە پێشتر وانە بوو پێشتر کابرا بۆ کاری گرافیکی بوو بۆ ئۆفیسی بوو بۆ ئیشی بوو ئێستا بازاڕەکەی تەکنەلۆژیا بۆ گەیمینگە کەواتە هاتینە سەر بابەتە سەرەکیەکە بازاری یاری ئەلکترۆنیەکان هەر ئەم بازار و سپیکردنەوەی پارێشە وای لە عێراق کردووە تەبەن بۆ زانیاری بیسەر و بینەرەکانمان ژیر ئەمە یەکەم جار نییە لە عێراقدا بڕیاری لەم شێوازە دەرەچێ لە 2020شە ئەم شتە دیسان لەو کاتەیە باس کراوە کە پەبجی زەرەری زیاترە لە قازانجەکانی کەواتە ئەتوانین بڵین پەبجی بۆتە هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کە لە ڕووی اقتصادیەوە بە تایبەتی ئێمە باسی کوردستانەکەین زەرەری زۆر زیاتر بێت لە قازانجی و عێراقیش بە هەمان شێوە کە باسی پارێکی خەیاڵی ئەکرێ کە براوەتە دەرەوە خۆی با بینەر بزانێ پارە سوی پەبجی بە خۆڕاییە تۆ بە خۆڕای دەڵێن دەتوانێت $1 لە سرف نەکەی بەڵام خەڵکی پارەت سرف دەکەم من کارکتەرێکم هەیە جلوبەرگێکی لەبەر دەکەم دەمەوێت لە جلوبەرجی هاوڕێیەکەم جوانتر بێ ئەو منافەسەیە بە کوردێکی ئەڵێن پۆز لێدان ئەو پۆز لێدانە وای لە خەڵکی کردووە $100 $1000 خەرج بکە بۆ ئەوی بە جلوبەرگێکی جوانتر هەناو یاریەکە بە دیار کەوێ سەرنجی هەموو بخۆرا کێشێ جا ئەو پارەیە کە بۆ پەبجی دەڕوا بگوم بە کۆمپانیاش چینی دەڕوا چێ زەرەر دەکە وڵات زەرەر دەکە و بەرچی من و بەرچی ئەو زەرەر دەکە ژیرفانەکان زەرەر دەکەن بەڵام من دووبارە دەیڵێمەوە ئەو یاریە ئامرازە دەتوانیت چێژیرێ وەربگری توانی پارێ لە سرف نەکەی ئامرازە بەڵام بۆ سەروی 18 ساڵان خوار 18 ساڵان بەکاری بێنێ بگومان بە خراپی بەکاری دێنێ بەڵام ژیر سەر و 18 ساڵیش بە چەشنێک ئالوودەی بەکارهێنانی بوون کە ژیان پراکتیزەکردنی ژیانی ڕاستەقینەیان لەبیر چۆتەوە ئەخە مەبەستەکەی من ئەوەیە ئێستا لە جیهان وایە کە سەر و 18 ساڵان شتێکی کرد ئەوە بڕیاری خۆیتی بەڵام لە خوار 18 ساڵان شتێکی کرد بڕیاری خۆی نییە لەسەری سەپێنراوە جا هاوڕێیکی پێی وتوە کەسێکی بەڵام سەر و 18 ساڵان بڕیاری خۆتی ژیانی خۆت لێ دەکات من ناتوانین بڵێن شتێکی باش دەکەن یان خراپ دەکات خراپە لە کۆمەڵگا بەس شخصی خۆی پێی خراپ نییە بەڵام کێشەکە چییە لە جیهان پارە بۆ شتانە خەرج ناکرێت بەس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارە بۆ شتانە درێت من هاوڕێی خۆم هەیە دڵی نایە 10,000 بە فایلێکی جوامدا لەبەریکە بەڵام $100 لە یاریەکە خەرج دەکە کارکتەرەکەی جوان بێ لە پێشساوی خەڵک بۆ لەبەرەوەی پێی وایە خەڵک سەیری ئەو ناکە سەری کارکتەرەکەی ئەو دەکە ئەوەیە کێشەکە ئەو هەست بە نەقصکردنە لەناو کۆمەڵگا تێکەڵ نەبوون لە کۆمەڵگا ئەو کێشەی دروست کردووە ئەو واقعی لە کوردستاندا ئەگوزارێت و ئیضافەتەن بۆ ئەو بڕیارەی کە لە عێراقیش دەرچۆ بۆ قەدەغەکردنی پەبجی لەوە سەرچاوی گرتووە کە مەسەلەن ڕێژەی بەکارهێنانەکان خراپترە و زەرەری اقتصادی لێ ئەکەوێتەوە بەڵام هەز ناکەی لە پاڵ زەرەر ئابوووریەکەیە زیاتر ئەتوانین بڵین زەرەری کۆمەڵایەتی زیاترە بێگومان زەرری کۆمەڵاتی زۆر زۆرە وەکوتم ئەگەر منداڵێکی خوار 18 ساڵان ناو یاریە بکە کارەساتە لەبەرەوەی گوێ لە کەسێک ڕدەگرێت تەمەنی 35 ساڵ لەوانێت جنێو بدە لە ناو یاریەکە بەردەوام مایکەکان کراوەتەوە زەرەرە کۆمەڵایەتێکە زۆر زیاترە بەڵام کێشەکە ئەوەیە گلۆبالیزم وای کردووەکەوە نەهێڵێ حەست بە جیاوازی بکەین من لە هەولێرم کەسێک لە نیویۆرکە دەتوانین بێکەوە یاری بکەین لەوانێ ئەو هەندێک موشە بەکاربێنێ لەگەڵ کللتوری من نەگونجێ بەڵام گلۆبالیزم وای کردووە لای من ئاسایی بێ بگومان ئەوەش شوناسی کوردی شوناسی کۆمەڵایەتی ئەو شتانە هەموو دەستکاری دەکات لەگەڵ ئەوەش منداڵەکان زمانێکی زۆر زبر بەکاردێن ئێستا بۆ چونکە هۆکارەکە ئەوەیە لەگەڵ کەسێک یاری دەکات کە تەمەنی گەورەیە بە ئارەزوی قسە دەکات ئەو شتانە ڕستە ناوجوێی ئەڵێ هەنێک لە یاریەکانی پەبجی کە زۆر خراپ بەکارەهێنرێ طبعاً هیچ شتێک هەردووکمان هاوڕاین لەوەی کە هیچ شتێک خراپ نییە گەر بە خراپی بەکاری نەهێنی بەڵێ فیلی شین و مەریەم یەکێکن لەو یاریانەی کە ئەم کێشانە دروستەکە ئەتوانی پێم بڵێ خەسڵەتی ئەم یاریانە چییە چۆن بەکارەهێنرێ ئەو یاریانە یاری سایکۆلۆژین کەسێک کاری دەستی پێکرد ناتوانێت تەرچووکە وەکو پەبجی نییە بڵێ ئەپێکە دەی سڕمەوە بۆتە سایکۆلۆژیان وا لە مرۆڤ دەکە کە نەتوانێت یاریەکە بەجێ بێڵێ نەتوانێت ڕۆژێک ئەو یاریە نەکە زۆر یاری هەیە کاتی هەیە پێت دەڵێ ئەمڕۆ ساعەسی نیوەڕۆ ئەگەر پێیتە ناو یاریەکە ئەم شتە وەردەگری تو حەزێک لا دروست دەکە سایکۆلۆژیان ساعەسێ دەچی پێت دەڵێ ساعات 6 ئەوارەگە بچیتە ناو یاریەکە ئەم شتە دەکەی جا دروستکردنی ئەو حەزەوە ئەو سایکۆلۆژیا وای کردووە کە زۆر زەرەری زیاتر بێت لە پەبجی چۆ پەبجی چێژەکەی لەوەی وەکوتم لەگەڵ هاوڕێ بیکەی بەڵام حکوومەتی عێراق دەتوانێت پەبجی قەدەغە نەکە بەڵام دەتوانین لە ڕێگەی ئینتەرنێت دەتوانێت کۆنتترۆلی بکە
وەکۆی کە لە هەندێک وڵات هەیە بەڵام کۆنتترۆلی ناکەن بۆ چونکە حکوومەتی عراق بەتابەتی بانکی ناوەندی کێشەکەیان لەگەڵ دۆلارە پبجی پێویستی بە دۆلارە بانکی ناوەندی ناوێ ئەو خەڵکی دۆلار لە یاریەکە بدا لەبەرێ بۆ چین دەڕوە هەرچەندە حکوومەتی عراق ئێستا بڕیاری داوە بەڵام بڕیارەکەش پێجێ بەجێ ناکرێت لەبەری پبجی خاوەنددارێتی دەکات تێنسێن دووەم گەورەترین شەریکەیە لە وڵاتی چین بە هیچ شێوەیە حکوومەتی عراق ناتوانێت بە چین بڵێ ئەو کۆمپانیای تۆ ناتوانێت وڵاتی مەبەرهێنان بکات واتە جێبەجێکردنیشی زۆر ئەستەم بۆ حکوومەتی عراق کەواتە لە کۆتاییە ئەپرسم ئێمە پێویستمان بە قەدەغەکردنی نییە وەکەوەی کە لە ماوەکانی ڕابردووشدا هەوڵێک درا بۆ قەدەغەکردنی تیکتۆک بەڵکو ئێمە پێویستمان بە میکانزمە وەکو سنووردار باشتر شتێک کە قەدەغە دەکەی خۆی گەورەتی مارکتینگە بۆ خەڵک بڵێ ئۆکەی مادەم قەدەغە دەکرێت کاتە شتێکی باش واتە شەرعیەتدانە بەڵێ بزەبت زۆر سپاس ژیر ماندوومان کردی سپاس بۆ خۆش بۆ زانیاریەکانت هەر بژیت بەڵێ بیسەران و بینەرانمان لە ڕاستیە ئەگەرچی بۆ خۆی لە هەندێک وڵات بەتەواوەتی قەدەغە کراوە بەڵام ئەمە چارەسەرێکی گشتگیر نییە چارەسەرێکی کۆتایی نییە بۆ ئەوەی کە ئێمە هەوڵ بدەین خەڵک بە خراپی پبجی و هەروەها هەر پلتفۆرمێکی دیکەی سوۆشال میدیا بەکار نەهێنرێ وەکۆی لە سەرەتای ئێمە گفتوگۆمان لەبارەوە کرد پێویستمان بە سنووردانانە پێویستمان بە میکانزمی هۆشیارکردنەوەی خەڵکە بەڵکو ئێمە زیاتر لەوەی کە پێویستمان بە قەدەغەکردن بێ پێویستمان بەوە هەیە چۆن خەڵک هۆشیار بکەینەوە لە بەرامبەر ئەوەی کە بە شێوازێکی دروست ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاری ئەلکترۆنیەکان بەکاربێنێ تا پرۆگرامێکی تر ئاسوودە بن و خواتان لەگەڵ